ئەو چوار لانەی پێشتر دژی دزینی دەنگەکانیان لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ناڕەزایەتیان هەبوو. ئێستا بۆ پێکهێنانی هاوپەیمانێتیەک بۆ پەرلەمانی عێراق خۆیان ئامادە دەکەن. هاوپەیمانێتیەکە لەسەر بنەمای یەکدەنگی و یەکریزی پێکدەهێنرێت و دەست بە دانووسان لەگەڵ لانە عێراقیەکان دەکەن. ئەندامێکی بۆردی ڕاوێژکاری کۆمەڵی ئیسلامی دەڵێت یەکێتی و پارتی تا ئێستا نەیانتوانیوە کێشەکانی کورد لەگەڵ بەغدا چارەسەر بکەن. ئەوان دەیانەوێت ئەوەی بەو دوو حیزبە نەکرا ئەوان تەواوی بکەن و 4 ساڵی داهاتوو لە پەرلەمان شەڕی بەدەستێنانی مافە قۆڕەخراوەکانی کورد بکەن. ضروريكي مێژوویە کە ئەم چوارلایەنە بەیەکەوە بە بەرێکی جیا ئەچنە بەخا بۆ دانووسان لەگەڵ بەغدایە، چونکە ئەمان لەسەر ئەساسی خزمەتگوزاری و بەرژەوەندیەکانی خەڵک قسە لەگەڵ حکوومەتی عێراقیەکەن. ئێمە دوای ئەوەی کە بۆمان دەرکەوت ئەم دوولایانی دەسەڵاتە هیچ کاتێک لە بەرژەوەندی خەڵکانین و هەر هاوپەیمانێکیش کە لەگەڵیانە کرا و چوونەتە بەغا ئەوان تەنها لە دواییە وەکو ئەڵێ لە ژوورە تاریکەکانە لەگەڵ حکوومەتی عێراقیە لەسەر چەند بەرژەوەندیەک ڕێکەوتون و ئەوەی کە بیریان نەبووە میلەت بووە. ئێتیلافێک بۆ هەر چوار فراکسیۆن. پێکهێنانی هاوپەیمانیەتیەکە لەسەر داوای هەر چوار حیزبەکەیە. ئەنجامدانی دانووسان و گفتوگۆش لەگەڵ پارتی و یەکێتی ڕەت ناکەنەوە، بەڵام داواشیان لێ ناکەن بێنە نێو هاوپەیمانیەتیەکەوە. هەر لەو ڕۆوە هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری باوەڕی بە پێکهێنانی هاوپەیمانیەتیەکە هەیە و دەڵێت گرتنەبەری ڕێگەی بەغدا بەبێ پارتی و یەکێتی مانای بچووکردنەوەی قەوارەی کورد نییە، بەڵکو ڕاستکردنەوەی هەڵەی ئەو دوو پارتە سیاسیەیە کە لە ڕابردوو کردویانە. ئێمە بەش بحاڵی خۆمان وەکو هاوپەیمانی بڕای تەواومان پێێتی، چکاگە بڕایشمان پێ نەبووایە وەفدێکمان ناناردە ئەو کۆبوونەوەیە. ئێستاش دەرگاکان دانەخراوە، ئومێ دەکەین ئەوە دەسڵات لایەنی دەسڵاتە کە ئۆپۆسیۆنی بریندار کردووە، ئەوانن یانی بەڕاستی بە هەوی یەک ڕزێکەوە نهاتوونە کەی ئەو گفتوگۆیە دەرگای ئەو گفتوگۆیانە بکرێنەوە هەنگاو بنێن. ئێمە هێڵی سوورمان نییە لەسەر کەس وەک هاوپەیمانی. چوار لایەنەکە دەڵێن ئەوان لەگەڵ هەر لایەنێکی عێراقی هاوپەیمانی پێک بێنن پێشوەختە مەرجی خۆیان دەخەنە ڕوو. مەرجەکانیش بۆ قایمکردنی پێگەی کورد و مافەکانی کورد دەبێت. هەر لایەنێکی کوردیش بیاوێت بێتە نێو هاوپەیمانیەتیەکەوە ئەوان دەست بە ڕوویەوە نانێن. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.